مامۆستا سڵاو لێ بێ ڕێژەیەکی زۆر لە تابلوی سەر دیوار هەیە لە شاری سلێمانیە خۆدێشێ بوو لەو نیگارکێشانەی کە دیوارەکانی سلێمانی تەڕازانەوە ئەمێ سەرنجی تۆ بزانم لەسەر ئەو تابلوانی کە ئێستا ئەکرێت لەسەر دیواری شەقامەکان ئەمە تا چەندێک هونەرین وەڵی پێش ئەوی ئەو قسەیە بکەین پێشەوەی باسی هەڵسەنگانەکە بکەین ئەگەر سیرکەین بە تەواوی هەرێمی کوردستانە شتێکمان نییە بە ناوی ئەها جیداری یا دیواربند بە کوردیەکەی چونکە دیواربندی و هەم بابەتی و هەم مادەی بەکارهاتوو بەڕاستیجی ئەبێت جیاواز بێ بەداخەوە تا ئێستاش هەر بە مادە تەقلیدیەکە و هەر بەو مادانەی شکرێکە لەسەر تابلوویەکی بچووکەکەین ئەوە لەبەرەوە ئەوە پێشەکی پێویستە باسکەم بەڵام بە شێوە گشتیەکەی هەیە چالاشی لەسەر دیوارەکان ئەڵبەت هەم کاتیە وەکویتم مادەکەی ئەوە نیە خۆی بگرێت بەڵام بۆ فترەیەکی دیاریکرا و شتێکی جوانە چێژی بینەر چێژی لێ ئەبینێ بەڵام ڕەنگە هەنیشیان بەڕاستی شایەنی ئەوە نەبێ بەو شێوەیە ئەڵبەت بەهینەکانی خۆشمەواڵێ نەگەوەی کە بڵێم ئەوە بە شێوە ڕەهاکە ناڵێم یانی بەڵام هەرچی کراوە لە ڕووی مادیەوە بای ئەوە نییە وەکو جداری ناوی بنین تا ئیمڕۆ تا چەندێک گرنگە ئەو بابەتانی کە هەڵابژێردرێت لە سەر دیوارەکانە وێنانە بچێشرێت وەکوکە پێوترێت جداریات بابەتێکی سەرنجڕاکێش بێت ئەبێ و بابەتانە چی بێ کە دائەنرێن پێش هەموو شتێ جیاوازیی زۆر زۆر گەورە لە نێوان تابلۆ و جیداریانیە تەنها لە ڕووی قەبارە و بابەتێکی ترێسا بۆت باسەکەم ئەڵبەت دایمە جداری قەبارەکەی گەورەترە کەوێتە شوێنێکی گشتیەوە لەبەر ئەو بابەتانەی بۆ جداری هەڵیەبژێری ئەبێ ئاگاد لە شعوری لانی کەم مناڵی ڕەوزە و حەزانە و با بڵێن بینەرێکە ئاشنانیە بەو شتە لە ڕووی نەفسیەوە کاریگەریە سەرنەکە پێش هەموو شێ بێ ئاگاد لەو شتە بێ بۆ نمونە نابێ لای حەزانە و ڕەوزەیەکە شتی ترسناک دروستکەی شتێک دروستکەی کە مناڵ ینی با بڵێن لی بێتە شۆچێک لەبەر ئەوە تەنها جیاوازیەک هەبێ لە بینی تابلۆ و جداریاتە تەنها ئەو بابەتی ئەگینا ئەو تابلۆیەکی گەورەتر و شوێنێکی گشتیە ئەمیان تابلۆیەکە لەنا هۆڵ و شوێنێکی دیاریکراوە ئارزەکرێ و جمهورێکی دیاریکراویشی بۆ ڕوە بەڵام ئەوەی پێی وترێت جداریات یا دیواربند بە کوردی خۆمان ئەوەی بەیاتی ئەپەڕێ بینەر بێ و بینەر نەبێ کاریگەری لەسەری هەیە یا ئەی بینێ ئیتر بە هەر جۆرێک بێ کاریگەری سەراکە بە باش یا بەخراپ لەبەرەوە ئاگاداری ئەو بابەتە زۆر گرنگە دەست و پەنجە و نەرم کردووە لەگەڵ ئەو دیوارەی کە لە شەقامی سالمە ساڵانێ خۆ وێنە و لەسەرە کێشە بەڵام کۆتا جارۆزانم بەڕێستان وێنەکانە نەکێشە گلەیەکی زۆریش لەسەر وێنەکان هەیە کاڵێن شکڵەکانیان ناچێتەوە سەر ئەو کەسایەتیانە من با بڵێم نامەوێت دیفاع لەوانە بکەم کە ئەو ئیشیان کردووە ئەڵبەت ئەوانەی ویشیان کردووە لە هونەرمەندە باش و بەتواناکانی سلێمانین لە ڕووی شێوەکاریەوە بەڵام وەکو بیداد وتم ئەو شتێک کە حازر ئەکرێ بۆ جداریات ئەبێ بەڕاستی کامل مواسەفات بێگەر تۆ بتەوێت شتێکی پێرفێکتی تەواو دروستکەین بەڵام قەبارەی گەورەکە و شوێنەکەی کە من چوار جار ئیشم تیا کردووە زۆر لەبار نییە هەم ترسی سیارە دەهەیە ئەم سەوت و فەوزا هەیە هەم ناتوانی سکێچ و تەختید بەو شێوەی کە خۆت مسەیتەری بیکەی ڕەنگە سەبەبێکیان ئەوە بێ ئەجینا من لە نزیکەوە ئاگادارم ئەو شێوەکارانە توانایان هەبوو ئەڵبەت دوانیان هەر من دەستنیشانم کردبوو چکە ئیشە من خۆم ڕێنەکەوتم لەگەڵ ئەو کۆمپانیایە با بڵێن لە ڕووی سیارەوە ئەڵبەت لایانی تەندروستیشم پاڵنەرێک بوو کە زۆر نەمیزە ئیشە بکەم بەڵام ئەوانەی کە ئەو ئیشیان کرد لە ئیشە لە هونەرمەندە شێوەکارە بەتوانەکانن تەنها ئەوەی بێ مۆقعی ئیشەکە و بەرزی و بابەتین ئەو دیواری کە لێ دروستکراوە لەو بابەتانە لەبار نییە زۆر بۆ ئیشکردن ئەبێ زیاتر خۆت هیلاکەی اینجا ئەگەر بتوانانی شتێک بکەی کە شەعنی ئەوە بێ با بڵێن ئەها جۆرێک ناڵێم بێ ڕەخنە بێ ڕەخنە کەمتر هەڵگرێ مامۆستا چەند ساڵ خۆ وێنە و لەسەر و دیوارە کێشان من 2001 جارێک لە 2004 جارێکیکە لە 2010 جارێکیکە لە 2010 جارێکیکە کە ئەوەی ئاسیاسیڵ بڵین سپۆنسەری کرد
ئەڵبەت لەگەڵ لە سێجاری یەکەمیانە کاخەر ئیسماعیلم لەگەڵا بووە، دوجار کاک سەلیم فەقێ عەزیز ئەویشم لەگەڵا بوو بۆ ئەوەی کە ئەوەی ئاسیامان کرد با بڵێنەوەی کە چوارەمیش بوو کە لە 2010 چوار جاری تەواو.